ئەبێ لەوەش ئاگادار بین کە چێ ئەم حکمانە تەنفیزەکە. بەڵام جاری وا هەبووە هەر لەناو ئومەتی ئیسلامە مەلایەک شێخێک مفتیەکی گەورە شەرعناسێک ئیمامێک باسی یەکێکی تری کردووە بە کوفر وەکو هاندانی خەڵکێک کە بچن بیشی کوژن لەبەرەوەی خەلیفە نەیکوشتۆتەوە قازی نەیکوشتووە ئەوە لە حکمێکی ترەی گرێتەوە پێوترە مفتەئیت یان ئفتیئات وەکو محەممەد غەزالی ڕەحمەتی خوای لێبێ کە معروفە عالمێکی ئەزهەریش بوو وەختێک کە حکمی کوشتنی فەرزفۆ دەدرا و یەکێک تەنفیزی کردبوو کوشت بووی هاتنە سەرەوەی کە فەرزفۆدە کافر بووە ئەزهەر حکمی کوفری داوە بەڵام حوسنی مبارەک و دایرە و دەسەڵاتەکەی حکمەکەیان تەنفیز نەکردووە. ئایا ئەگەر هاتو دەسەڵاتدار حکمەکەی تەنفیز نەکرد یەکێک لەو ڕەعیەتە بۆی هەیە بیکە؟ محەممەد غەزالی ڕەحمەتی خوای لێبێ مصر بوو لەسەر ئەو ڕەئیەی خۆی و لە ئەزهەر و لە دادگاکانیشە ئەوەی سەلماند کە بەڵێ ئەوە حکمێکە کابرا پێوترە مفتەئیت بۆی هەیە بڕوا بیکوژێ مادام حاکم نەڕۆیشتووە بیکوژێ. نمونەش لەسەر ئەوە زۆرە. ئیمامێک هەیە پێوترە ئیمامی ئیبن الماجشون مالیکیە ڕەفیقی ئیمامی مالیکە جا ئێمە چۆن هەموو جارەگەڵین ئیمامی نەوەوی لەگەڵ ئیمامی شافعی ئیمامی ئەبوو یوسف لەگەڵ ئیمامی ئەبوو حەنیفە زۆر جارەڵین ئیمامی بن تەیمیە هەرچەنە سەر مەذهبێکە بەڕاستی بۆ خۆی بەڵام هەر بە ئەوترێ لەسەر مەذهبی ئیمامی ئەحمەد بن حەمبەلە ڕەحمەتی خوای لێبێ. ئیمامی ئیبن الماجشونش ڕەفیقی ئیمامی مالیکە و هەر لەگەڵ ئەوا بووە. ئەفەرمێ من قال القرآن مخلوق فهو كافر وقال لو وجدت بشر المريسي لضربت عنقه. أفرمي أو إمام برزة هر كسي بلي قرآن دروس كراوة مخلوقة كافرة بخوا أجر خوم بشر المريسي ببينم كالرئيسي صوفيكو إلحادك وكابرا بناي صوفي قريوة إلحاد بيدينية بلا وكردوا بشر مشروف معروفة لنا صوفيا كانشا. ابن الماجشون فرمي بخوا اگر بشر المريسيم دسا كوت خوم لقردني مدى اما خوي اشارتك بأوي كجائزة كشتني. هروها عبد الله كري مبارك سيدي تابعين اويش بهماشي ودرباري بشر ايود خيبة للابناء اما فيهم احد يفتك ببشر بخوا حيف بؤام جنجي ام زمانه الو يشكناتو انا فلا ماري بشر بداو بيفوتينه بهلاكي ببايا بيفوتينه. اما طبعا لما بتزور لتاريخ اسلام كامامي قوري وكو امام احمد بن حنبل وعبد الله كري مبارك وامامي ابن الماجشون وغيري اوانش امامي عبد الله كري احمد كايشهر امامي شتري برز عبد الله كري امامي كري احمد بن حنبل كتابه شي بناي السنه لو يا ايش هندشتي زوري نقل كردو لو بابته امامي عبد الله كري إمامي أحمد بن حنبل رحمتي خواله ملايك يعني بالتصور كان إمامي أحمد بن حنبل رحمتي خواله بأم كري خوي بانكر عبد الله 100,000 حديثي داية فيري كرد فرموي كري خوم أما 100,000 حديث فير كردي هموي ضعيفة تخني نكي أمانة لبرمك وبأقلي خوتها لمشتها بماني بلام ما يرتيك الله حديثي صحيح به حذر لما نبكي وبرو حديثي صحيح ورقنا 100,000 حديث كركي خوي فير كردو إمامي عبد الله خوي يشك لو إمام برزاني كعلمان له ورجيله وخاوني أو كتابة شاكش دينو سر برقيتي ترهد لو الرساية وتمان للاين دا صلاة دارك أو حكم درس أجر هاتو توانرا للاين دا صلاة دارك وتنفيذ بكري أجر كابرا لدار الحرب بو يان لدار الإسلام بو بلام خاون هزو دا صلاة بو أشي هركس للاي خويا و بيكوجي مالي شي ببا بيئوي داواي تۆبەی لێ بکرێ بەڵام ئەو کاتە تەماشای بەرژەوەندی و زیانە کرێ کە کامیان زۆرترن ئەوانە خرێتە پێشچاو ئەویانە گیرێتە بەر ئەگەر هاتوو زانرا کە زیانی زۆرتر لێکەوێتەوە ڕەدڵفعلەکەی کاردانەوەیکی زۆری هەیە بەرامبەر بە مسلمانان ناکرێ ئەگەر هاتوو زانرا بەرژەوەندیی باشی بۆ مسلمانان تایە ئەو کاتە ئەو ئەکرێ. ئەمە هەروەکوتمان حکمی طائفە الممتنعەی هەیە کابرا لە دار الئیسلامە بلام ممتنعا بشوكة توانا ودا صلاتيكي بشوكة يعني قوتيكي لقلايا كابرا رئيس حزبك رئيس عشيرتك جردة والرقرة سرتايا في دزة
پێڕێکی زۆری چەکدار بە دواوەیە مەسئولی جاشە هەر کەسێک هەیە کۆمەڵێکن و شوێنێکیان بۆ خۆیان گرتو دەسەڵاتدارێکن لەو ناوچەیە و ئاسان دەست نایگاتێ لەبەرەوە حکومە شەرعیەکەش ناتوانانی لەسەریان تەطبیق بکەی مادام هەرچەنە لێو مرتد بوونەتەوە هەروەکو لەو سەردەمە جیاوازانەیە کە بۆ نمونە قەرامێتە لە بەحرەینا دەسەڵاتیان گرتە دەست و ماوەیەکی زۆر هەر بەردەڕەشی کەعبەیان برد و 28 ساڵ لەلای خۆیان هێشتیانەوە کەعبە بێ بەردەڕەشیش بوو ئەمە بۆ نمونە طائفە الممتنعەیەکە لەناو دار الئیسلام ئاژی بەڵام دەسەڵات نییە بەسەریا ئەمانە حکومەکەیان بە تەکید ناتوانرێ بەسەرا بدرێ هەروەها ئەگەر هاتو کابرا لە دار الئیسلامە کوفرەکەی کرد و ڕای کرد هەروەکو لەم سەردەمەی ئێمەیە هەرچەنەیەکی وەکو سەلمان ڕۆژدی خۆی لە دار الکوفرا بوو لە بەریتانیا کە کتێبەکەی نووسی بەڵام تەسلیمە نەسرین لە بەنگلادیشا بوو لەناو کۆمەڵگەیەکی مسلمانە بوو دژ بە ئیسلام و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام نووسی و ڕای کرد یان حامد ئەبو النەسر کە لە ئەزهەر خۆی و خێزانی حکمی کوفریان بەسەرادا و کە مرتد بووەوە دوایی هەڵات و هات بۆ هۆڵەندا تەسلیمە نەسرین هات بۆ نەرویج هەروەها کوفر و ملحیدینێکی تر کە خەڵکانێکی تر لە وڵاتانی مسلمانانەوە هەرچەنە بۆ ئەوەی کەوا تیر بە ئیسلامەوە بنێن و زمانەکەی زمانی عەولەمەیە یان بۆی لە جوو وەربگرن شت بەرامبەر بە ئیسلام ئەڵێن و کوفر و جنێو بە ئیسلامەتیەکەن بۆی کە هاتنە ئەم وڵاتانە ئاسان جێگایان بێتەوە خاستن ئەم وڵاتە ئەوروپای ڕۆژ ئاوایانە بە شێوەیەکی گشتی هەر کەسێک کە دژ بە ئیسلام بێ زوو پەنایەدەن و بەکاریهێنەوە بۆ مەرامی خۆیان ئەگەر هاتو کابرا لە دار الئیسلامە بۆ قووەت و دەسەڵاتێکی هەبوو ئەو کاتە ناتوانرێ حکومەکەی بەسەرا تطبیق بکرێ بەڵام ئەشێ یەکێک بتوانێت دەستی بیگاتێ بگاتە کۆمەڵگەکەی ناو چەکدارەکان بە جاسووسیە بچێتە ناوی بە شێوەیەک و بتوانێت بیکوژێ ئەوەش طبعا ئەتوانرێت ئەوە ئیمامی ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێ هەر لە ساڕی المەسلولە باسی کردوتەوە لە لاپەڕە 322 بەڵام ئەگەر هاتوو ڕای کردبوو چوو بوو گەیشت بۆ دار الکوفر هەر لەوێ بوو ئەو کاتە ئەشێ هەر کەسێ دەستی گەیشتێ بیکوژێ بێ ئەوەی داوای ئیستیتابەی لێ بکرێ هەروەها ئەشێ ماڵ و سەرۆت و سامانی بگیرێت چونکە بەوەی کە هەم مرتد بۆتەوە هەم چۆتە دار الکوفر دار الحرب بووە بە یەکێکی حربی بە یەکێک کە بووە بە ئەهلی قیتال لێرەش طبعا تەفسیلێک هەر لەسەر ئەمە هەیە بۆی ئاگدار بین لەوەش کابرا ئەگەر هاتوو التحاقی کرد بە ئەهلی کوفری محاربەوە چونکە دیسان کوفری مسالیمی شەی هەر ڕای کردو چوە لە ناویان ئاژیتەوە ڕازی بە بەو کوفری کە لەوێ لای ئەوانەژی لە ئەهلی ئیسلام نەماوە چوە لەوێ بەڵام ئەگەر هاتوو لە ناو ئەوانە بوو بە کافرێکی حربی طبعا ئەو کاتە ئەشێ دیسان مسلمانان هەر کەسێک دەستی گەیشتێ بیکوژێ هەروەکو کە لە کتێبی مغنی هاتووە ابن قدامەی مەقدیسیان ابن مفلح حەمبەلی لە کتێبی الفروع باسی کردووە ڕەحمەتی خوا لە هەموو لایەکیان بێ چونکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وەختێک کە عەبدوڵای کوڕی سەعدی کوڕی ئەبی سەرح ئەوەی کە وتمان وحی ئەنووسیەوە بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە مرتد بووە ڕای کرد چوو بۆ ناو ئەهلی مەککە پێشەوەی کە فەتحی مەککە بێ ساڵی هەشتی کۆچی بێ و فەتح بکرێ ڕای کرد کەوا بوو ئەو بوو بەو مرتدەی کە دەسەڵاتی ئیسلام نایگاتێ یعنی ممتەنیع بڵێن لەبەرەوەی ڕای کردو لە دەسەڵاتی مسلمانان دەرچووە چیرۆکی عەبدوڵای کوڕی ئەبی سەرح معروفە و مەشهورە و ئیمامی ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ زۆر جاری تەکید لێ ئەکات و هەر لەو کتێبی صارم المەسلول لە چەندین جار باسی ئەکاتەوە ئەیهێنێتەوە بۆ چەندین دەلیلی تر چونکە لەوایانە باسی کە ئەو دێنێتەوە دوایی ئەفەرمێ لە باسی أو مرتديك بأن يلحق بدار الحرب أو باسيك أو شوي أفرمي أو بأن يكون المرتدون ذوي شوكة يمتنعون بها عن حكم الإسلام ناهل عن حكم إسلام تطبيق بهوي أو دا صلاتي كهيانا ولا بهوي أو هيزو دا صلاتي بوان دروس بوليو فإنه يقتل قبل الاستتابة بلا تردد أما دقي قصي ابن تيمية رحمة الله بل لا برس يصنت باستدوي كتابي الصارم المسلول أفرمي يقتل قبل الاستتابة بلا تردد بيا أو داويته وبيلي بكرة ببي راي ودو دليش دل الراوتشي يكسر أكوجري